بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا سیمای بازاری گۆڕیوە و چۆڵبوونی پێوە دیارە. هەرچەندە لە ساڵانی ڕابردوو هاوڵاتیانی سنوورەکە گەرم و گورتر پێشوازیان لە مانگی ڕەمەزان دەکرد، بەڵام ئەمساڵ با پێچەوانەوەیە چونکە ڤایرۆسی کۆرۆنا کاریگەری زۆری دروست کردووە. ناتوانین لە ماڵەوە بێنێ دەرەوە شەوان حتاکو درەنگێ لە ناو بازاڕ بیمان ئیساکە سجن کریانی و بۆنێ ئەم نەخۆشی کۆرۆنەوە مەنعەت جوالە لە شارەکە ئەوەی سە سەعات دەینی مەڕۆیە یعنی سێرگی بازاڕەکە چۆڵە کەسی لێ نییە نە بازار هەیە نە کەس هەیە نە بازار هەیە. ڕەمەزان زیاتر خەڵک بە شەو زیاتر مسواک و دەرچوونوانەیە کرد و لە ڕۆژەوە بۆنی ڕەمەزان لە ماڵ بوو ئێستا ئەوە نییە بڵێ بە شەو دەرچوون سە تو بانیان ئەو ماوەیە هەر مەنعەت جوالە بڵێ بانی سەعات هەشتی تا ساعت 11 ئەبێ و 11 پێش 11 دوکانەکان پێداخەن و خەڵک دەرەکەن لە بازار و لە گەراج و شتانە یعنی ناتوانانی مسواکی بکەی ئەگەر بتەوێت مسواکی بکەیت بەدە دەقەت ناتوان هیچ بکەی وەکو دوکانەکانیش بۆنی و 200 ساعاتەیە ئەو نزدەحامە هیچ شتێک ناتوانانی بکەیت. هەرچەند کڕیار لە بازارەکەدا بەهۆی قەدەغەی هاتوچۆ وەک پێویست نییە، بەڵام شت و مەکەکان بە نرخێکی بەرزتر دەهێنرێتە نێو سەنتەری قەزاکە و ئەمەش کاریگەری کردووەتە سەر فرۆشیاران. ئەم ساڵ جیاوازی زۆر هەیە لەگەڵ ساڵەکان دیکە. ئەم ساڵ ڕەمەزانەکە لەبانەوەش قەدەغەی هاتوچۆ هەیە. ئێمە جاران حتا 12 شەو دوکانمانە کردەوە مشتری هاتوچۆیە کرد ئێستا مشتری نییە دوکان حتا ئێوارە حتا سعات 6 پێمان قەپاتەکەن. ڕەمەزانی ئەم ساڵ زۆر جیاوازە لە چاو ڕەمەزانی پار چونکە خەڵکی زۆر بێتاقەت و بێزار و نائومێدن و ئەم بێزاریەش دەگەڕێتەوە بۆ نەبوونی کار و موچە و هاتنی نەخۆشی کۆرۆنا و قەدەغەکردنی هاتوچۆ. قەڵەباڵغترین بازاری قەزاکە ئێستا چۆڵە و وەکو جاران کڕیار و فرۆشیاری زۆری تێدا بەدی ناکرێت. ڤایرۆسەکە لە پاڵ کاریگەری ئابوووریەکانی هاوکات وای کردووە ناتوانرێت وەکو پێویست هاوڵاتیان پێشوازی لە مانگی ڕەمەزان بکەن. محەممەد ئەڵماس، گەلی کوردستان، داقووق.